لە یەکێک لە شارەدەیەکانی وڵاتی مانجدا کە نامەوێ ناوەکەی وەبیر بێنمەوە ماوەیەک بەر لە ئێستا نەجیب زادێک لەوانەی کەنێزە شکاوێک و کۆنەمەتاڵێکیان لە جبەخانەکەیان و بارگینێکی لە ڕووەلاواز و تاژیەکی ڕاویان هەیە ژیانی تێپەڕ دەکرد. ئەمە پەرەگرافێکە لە بەرگی یەکەمی کتێبی دۆنکیشۆت کە میگێل سێروانتسی ئیسپانی نووسیوێتی. شاعر و ڕۆماننووس و نووسەری دۆنکیشۆت میگێل سێروانتس لە 1947 لە شارۆچکەی ئەلکەلا دێنارێس کە 35 کیلۆمەتر لە مەدریدۆ دوورە لەدایک بووە. ئەگەرچی بە تەواوی نازانرێت کە سێروانتس چۆتە قوتابخانەیان نا، بەڵام لەلایەن کەس و کار و خزمە نزیکەکانیەوە فێری خوێندن و نووسین کراوە. ڕۆدریگۆی باوکی میگەل سێروانتس کە کەسێک بووە توانای بیستنی نەبووە و کەڕ بووە، پیشەی تیمارکاری و نەشتەرگەری کردووە، بەڵام لەو زەمانەدا داهاتێکی باشی نەبووە و بەردەوام کێشەی داراییان هەبووە. بەهۆی گرانی گوزەران و سەختی ژیان لەو کاتەدا خێزانی سێروانتس چەندین جار شوێنی ژیانی خۆیان گۆڕیوە و کۆچیان کردووە بۆ شارەکانی دیکەی ئیسپانیا بە هیوای دابینکردنی ژیانێکی باشتر، بەڵام ئەمە هەر هیوا بووە و نەهاتۆ دەدی. ئێرە شوێنی لە دایکبوونی میگێل سێروانتسە، یەکێکە لە بەناوبانگترین ڕۆماننووسی ئیسپانیا کە لە ساڵی 1547 لەم شوێنە لەدایک بووە. ئێمە وەکو تیمی ڕۆژنامەوانی NRT لە بەردەم خانووی سێروانتسین. ئێستا پێکەوە دەچینە ژوورە و هەوڵ دێن شوێن و مەکانەی ئەم ڕۆماننووسە بەناوبانگەتان پێی پیشان بدەین. لەگەڵماناون. میگێل سێروانتس لەگەڵ 6 خوشک و برا و دایک و باوکی لەم ماڵەدا ژیاون. ئەگەرچی سێروانتس منداڵی چوارەمی خێزانەکە بووە، بەڵام لە هەمویان زیاتر دەردەسەری و ناخۆشی بینیوە، هەر لە کەوتنەداوی خۆشەویستی جۆزەفینە لە تەمەنی گەنجی و دواتر لێکجیاکردنەوەیان و نەگەیشتنیان بە یەکتر بەهۆی خراپی باری ئابووری سێروانتس هەتا دەگاتە پەیوەندیکردنی بە سوپاوە و دواتر دەست بەسەرکردنی لەلایەن سوپای دوژمن و مانەوەی لە زیندان بۆ ماوەی 5 ساڵ. دوای گەڕانەوەی بۆ وڵات بەهۆی کەمی دەرامەت و سەختی گوزەران دەست دەکا بە ئیشکردن لە بەشێک لە بەشەکانی هێزی دەریایی ئیسپانیا. لەوێش تووشی کێشە دەبێت و دووبارە دەخرێتە زیندان. ئەمە جگەلەوەی کە لە بواری نووسین و بڵاوکردنەوەدا هیچ ناوبانگ و سەرکەوتنێکی بەدەست نهێنابوو تا ساڵانی کۆتایی ژیانی. سێروانتس لە ساڵی 1569 یەکەم بڵاوکراوەی شعری خۆی بڵاو کردەوە، بەڵام سەرکەوتنی ئەوتۆی نەبوو تا ساڵی 1605 کە بەرگی یەکەمی دۆنکیشۆتی بڵاو کردەوە. سێروانتس بە بڵاوکردنەوەی دۆنکیشۆت ناوبانگی لە نێو نێوەندە ئەکادمیەکاندا پەیدا کرد. لە فیستیڤاڵی ئەم ساڵدا کە ئێمە ئاهەنگ دەگێڕین بەرگی یەکەمی دۆنکیشۆت ناخوێنرێتەوە، بەڵکو بەرگی دووەم دەخوێنرێتەوە لە فیستیڤاڵەکەدا، چونکە ئێمە دەزانین بەرگی یەکەم زیاتر لەسەر سەرکێشەکانی دۆنکیشۆتە، بەڵام بەرگی دووەم زیاتر لەسەر واقعی ژیانی ئەو کاتەیە کە تەواو جیاوازە لە خەیاڵی دۆنکیشۆت کە لە کتێبەکەدا دەرکەوتووە. ڕۆمانی دۆنکیشۆت بە سەرەتای سەرهەڵدانی ڕۆمانی مودێرن دادەنرێت. پێشتر سێروانتس ڕۆمانی دیکەی هەبووە کە زیاتر لەسەر ژیانی خۆی بووە. سێروانتس لە ڕێگەی دەقا شانۆیەکان و ڕۆمانەکانیەوە ویستوێتی ژیانی کۆمەلگەی و کاتە پیشان بدات. کتێبی دۆنکیشۆت باس لە پیاوێکی بەتەمەن دەکات کە بەهۆی خوێندنەوەی ئەفسانە و سوارچاکەکانی نێو چیرۆک خۆی لێ دەبێ بە سوارچاک و فریادرەسی کۆمەلگا. کتێبی دۆنکیشۆت بەناوبانگترین کتێبە لە مێژووی ئەدەبی ئیسپانیا و بە یەکەم پرفرۆشترین کتێبی جیهان دادەنرێت و وەرگێڕراوەتە سەر زیاتر لە 6 زمانی جیهانی و لە نێوونشیاندا زمانی کوردی. دۆنکیشۆت ناو و ناوبانگی سێروانتسی بۆ هەتایە هێشتەوە و بە جۆرێک کە بۆتە سمبولی ئەدەبی ئیسپانیەکان و
گەورەترین فستیڤالی ڕێزلێنانی ئەدەبی لە وڵاتەدا بە ناوی سێرڤانتسەوە کراوە. سێرڤانتێس لە ماوەی ژیانیدا چەندین کتێب و کۆمەلە شعر و ڕۆمانی بە چاپ گەیاندووە و لە نێویشیاندا گەلاتێیە و دۆنکیشۆت و لا خیتانیجا واتە کچی قەرەچ و لا فوێردا دێ لا سانگرێ واتە هێزی خۆیان و چەندان کتێبی دیکەی بە چاپ گەیان. سێرڤانتس بەهۆی نەخۆشیێکی نادیارەوە لە 22 دوی ساڵی 1616 لە مەدرید کۆچی دوای کرد. دوای نزیکەی 400 ساڵ دەسەڵاتدارانی ئیسپانیا توانیان گۆڕەکەی میگێل سێرڤانتس بدۆزنەوە. ئەم باڵەخانەی لە دواوە ئێمە شوێنی مانەوەی بەشێک لە خزمەتکارانی کەنیسەیە. هەڵبەتە چوونە ژوورەوە بۆ تیمی ڕۆژنامەوانی قەدەغەیە. بەڵام گرنگی ئەم شوێنە لەوەیە کە هەفتەی ڕابردوو تیمێک لە پسپۆڕانی ئیسپانیا لێکۆڵینەوەیان لەسەر بەشێک لە پاشماوەی گۆڕێک کرد و بۆیان دەرکەوت کە گۆڕی میگێل سێرڤانتسە. میگێل سێرڤانتس دوای مردنێکی تەمەمژاوی و دوای 400 ساڵ دووبارە لەم شوێنەیە دۆزرایەوە. فرانسیسکۆ ئەیتیبێریا کە پسپۆڕ و زانای بواری تاوانکاریە سەرپەرشتی ئەو تیمە 36 کەسیەی دەکرد کە بۆ لێکۆڵینەوە لە پاشماوەکان پێکهێنرابوون و لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی ڕایگەیان ئەگەرچی تا ئێستا هیچ بەڵگێک لە پشکنینی دیێنەیدا دەست نەکەوتووە، بەڵام بەهۆی دۆزینەوەی پارچە تەختێک لەگەڵ پاشماوەکان کە PTMC لەسەرا و بە پاڵپشتی زانیاریە مێژووی و شوێنەوەرناسیەکان بۆمان دەرکەوتووە کە یەکێک لە گۆڕاوەکان پاشماوەی تەرمی میگێل سێرڤانتسە. هەر لە کۆنەوە زانراوە کە میگێل لە شوێنێکی نادیار لە کەنیسەی ترینیتی لە ناوچەی لاس لێتراس لە مەدرید نێژراوە و بە دیاریکراوی لە ساڵی 1870 کاتێک ئەکادیمیای مەلیکی بۆ زمانەوانی ڕایگەیان کە لەوانەیە پاشماوەی میگێل لەم کەنیسەیەدا نێژرابێت. پرۆژەی گەڕان و لێکۆڵینەوە لە تەرمی سێرڤانتس لە ساڵی 2014ەوە دەستی پێکرد و دوای نزیکەی ساڵێک لە کارکردن توانیان گۆڕێک بدۆزنەوە کە پاشماوەی 16 کەسی تێدا بوو لە منداڵ و ژن و پیاوی بەتەمەن. ئەگەرچی زانایان پێیان وایە کە لەوانەیە بەشێک لە پاشماوەکان بگەڕێنەوە بۆ نووسەرە بەناوبانگەکانی ئەو سەردەما، بەڵام تا ئێستا ئەوەی ناسراوە و ڕاگەنراوە تەنها پاشماوەی سێرڤانتسە. میگێل سێرڤانتس و کتێبە بەناوبانگەکەی دۆنکیشۆت کاریگەریەکی زۆر گەورەی بەسەر ئەدەب و زمانی ئیسپانیا هەبووە. بە جۆرێک هەندێک جار بە زمانی ئیسپانی دەوترێت زمانی سێرڤانتس. دۆنکیشۆتی پاڵەوانە خەیاڵیەکە کە ویستی ڕزگارکردنی کۆمەلگەی هەیە دەوێت بڵێت کە پێویستە درڕندەکان لە ناو ببرێن و چەوسێنراوان ئازاد بکرێن. هەروەک دیلان حسێن لە نووسینێکدا دەڵێت ئەوەی نەبەردیەکانی دۆنکیشۆت بە هەدەردەبات جۆری ئەو کارانە نییە کە دەیە بیکات، بەڵکو ئەوەی وا دەکات کارەکانی نەک هەر جوامێرانە نەبن، بەڵکو زیان پێگەێنەر و نامەردانە بن، سێ فاکتەری سەرەکین. ئەویش دووبارەکردنەوەی لە قاودەقی کردارەکانی سوارچاکەکانی پێشووترە و بە هەڵەلێکدانەوەی واقع و لەگەڵ خۆوێناکردنی خود وەک نوێنەری نهێشتنی مەینەتیەکان. لە کۆتاییدا دەمانەوێت بڵێن ئەخۆ کۆمەلگەی کوردی چەند کارەکتەر و کەسایەتی و سەرکردەی لە چەشنی دۆنکیشۆت هەیە کە خۆیان بە ڕزگارکەر دەزانن و لایەنگرانیشیان بە پاڵەوانی نێو ئەفسانەکان وێنایان دەکەن. بە جۆرێک کە سێبەری عەرشیان دنیای تاریکدا پۆشیوە و واقعی حاڵی پەروانەی ئاشەکان نابینن. مەرساڵح NRT ئیسپانیا.